شکستی حکمڕانی و ئابووری لە عێراق هەم برسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەنوار موسەوی شارەزای سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز ئەنوار سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. عێراق توانیوێتی دەوڵەتێکی سەرکەوتوو بێت، چ لە حکمڕانی چ لە ئیدارەدان؟ نعم، الحقيقة الحكومات العالم تعمل على تعظيم الإرادات، على التحكم بالاستثمارات، كنترول كرن لا وبرهنان دكان بوي وبرهنان رابكيشن وبرهنان النيو دولتي رابكيشن بو العراق واستحصاد وغير خاصتني بارل نيولات وزياد كني داهات الرقم التشغيلي بون مناقر باس للجماري وغير خاصتم كاين لا أو تريليون باري ترخان كراوة بو موتسا زياتر لحفتة تريليون زياتر ل120 تريليون كورتهنان هي كورتهنان كي 6 تريليون لو جماري دا واتا جمارة كان هاوسنگ نين دهات دي كمان هي مثلا الوقود وك اكثر من 20 تريليون سوتماني 20 تريليون دينار اگر كنترولي بروسي فروشني التعليم سوتماني بكين دهات دقرنينوا للايكي ديكشوا او باراني لا جمرك بدستي دهيني حتى تنانت لا الضرائب الاخرى بازكاني ديكش كلا هاولاتي وردقيرت امانه همي داهاتن بهدر دراوة دسيتا گیرفانی گندل كاران وبشغل كتله كاران وحكومة ناتوانت امباري بقرنتو برجيك كمش بقرنتو امش الإيرادات موجودة وادري دخل داهات هي بلان كاري كارجيري وإداري دارایی لروی نختینوش کاری بانکی ناواندیش نارێکە چونکە بێت عێراق لە ڕووی ئیدارەدان وڵاتێکی شکست خواردووە. نفط نعم بەڵێ نعم بەڵێ بەڵێ فشلت لأنهم شکستی هێناوە چونکە ڕێگەی داوە القطاع الخاص کەرتی تایبەت بەو شێوەیە گەورەتر بێت کە دەبێت کارەکان ئاسانتر بکات و هاوبەش بێت لەگەڵ دەوڵەت بەڕێژی لە 150. ئێستا تا ئەم ساعت ئێستاش دامەزرانی نوێ لە بەغدا 11,000 کەس دامەزرێنراون لە بری ئەوەی کەرتی تایبەت گرنگی پێ بدرێت یاخود سوود بە زیادکردنی داهات بگەیندرێت، بەڵام دەبین شکستی دارایی هەیە، شکست هەیە لە پرۆسەی مامەڵەکردنی دارایی. بانکی ناوەندی ناتوانێت ئێستا ئەگەر نەوت بۆ کەمتر لە $54 دابەزێت بە گوێری پسپۆران بانکی ناوەندی ناتوانێت شان بەشانی حکوومەت بوەستێتەوە بۆ دابینکردنی موچە بۆ فەرمانبەران. ئەمە شکستی داراییە، شکستی کارگەڕیە، شکستی وەبەرهێنانە، شکستە لە زیادکردنی داهات، شکستە لە وەگەرخستنی ئەو داهاتانە و زیادکردنی قازانجەکان. بەشێکیان دەڵێن ئەگەر ئەگەر داهات بەڕێ کوپێکی کۆ بکرێتەوە، گومرک، باج، سوتەمەنی، بنزین، ئەگەر لە کەرتەکانی دیکەی باجیشەوە کە دەخرێتە سەر هاوڵاتی ئەگەر بەڕێ کوپێکی ڕێژەکانی کۆ بکرێنەوە ئەو کاتە باشتر دەبێت بۆ داهاتی گشتی بۆی بودجە نەوت نەبەستێت. بەڕێز ئەنوار، ئەمە ئێستا باسەکەین حکوومەتی عێراق یاخود دەوڵەتی عێراق لە ماوەی ساڵانی ڕابردووە تا ئێستا چەندین جار سەروەری وڵاتەکە و خاکەکەی پێشێ دەکرێت هەڵوێستێکی جدی نەبووە. ئەوەی کاریگەری وڵاتانی دراوسەی لەسەر و دەسوەردانی تیاکرێت و قسە ناکات. گروپە چەکدارەکان بوون بە دەوڵەتێکی قوڵ لە ناو دەوڵەتی عێراق و توانای چارەسەرکردنی نییە. ئەمە دۆخەدارایەکەی تیکە باسێکەین. چاوەڕێی چی لەم عێراق بکەین؟ باشە بێت یان لەمە خراپترە بێت؟ نعم إذا لم يتم التعامل مع هذه الأمور والسيطرة على الإيرادات وەرگرتنی چەک کۆنتڕۆڵکردنی داهات ئەگەر سزاکانی ئەمریکا نەبێت ئەگەر تێبینی بکەین ملیۆنان دۆلار
هەفتانە یاخود مانگانە دەچێتە دەرەوەی عێراق بەهۆی ئاڵ و گۆڕکردن و گواستنەوەی پارە لە ڕێگەی ڤیزەکاردەوە ئەگەر سزاکانی ئەمریکا نەبێت لەسەر ئەو کەسانە بەردەوام دەبوو تا دەگەیشتە ئاستێک ئێستا هیچ کاشێک نەدەما بۆی بە موچەخۆر بدرێت هیچ کاشێک نەدەما نەختینە نەدەما چونکە هاوڵاتی ئێستا هیچ متمانەیەکی بە بانکەکان نییە چونکە سەر بە پارت و کەسایەتین ئێستا ئەو پارەی لە ماڵەکەی خۆی کۆ دەکردەوە ئەگەر داوا لە هەر بانکێک بکرێت داهات بهێنێت بۆ نمونەگە نیوەی داهات بێت لەوانەیە بۆ 6 مانگ 7 مانگ بتوانێت ئەو پارەیە دابین بکات من بازرگانم کەسانێکین کار دەکەین پێویستمان بۆ پارەیە موچەخۆریش بە هەمان شێوە نەبوونی متمانە لایەن هاوڵاتی بووەتە هۆی ئەم کارە ئەمەش شکستەکانی حکوومەت بووە ئەو بانکانەکەەوە بەرهێنان دەکەن دەبێت داهات زیاد بکەن ئێمە نابێت تەنیا پشت بە داهاتی نەوتی ببەستی کە ئەگەر بەرمیل نەوت نرخەکەی زیاد بکات و کات بتوانین موچە بدەین بۆچی بەم شێوەیە کار بکەین ئێستا کەرتی تایبەت دەبێت گرنگی پێ بدرێت و بەرهێنانی تێدا بکرێت جگە لەمەش داهات زیاد دەکات داهات بۆ حکوومەت زیاد دەکات لە ڕێگەی کەرتی تایبەتەوە تاوەکو بتوانین کۆنتترۆلی دۆخەکە بکەین ئێستا هەموو ئەو ژمارانەی باسکرا 70 تریلیۆنە ئەمانە هەموو موچە لە ئەنجومەنی حکوم وەردەگرن 60 بۆ 50 ملیۆن موچەیانە هەموو بڕیارانەی دەردەدرێن کەسانێکەن چەندین موچەیان هەیە زیاتر لە 150 کەس 150,000 کەس دوو موچە یاخود سێ موچەیان هەیە چەندین موچەیان هەیە لە هەمان کاتیش موچە لە حکوومەت و لەلایەکی دیکەشەوە وەردەگرن ئەمانە داهات نین ئەمە یاریکردنە بە پارە بێ ئەوەی پلانێک بۆ داهاتوو دابدرێت دەبێتە هۆی شکستی حکومڕانی لە کۆنتترۆلکردنی دارایی ئەم کۆنتترۆلکردنە کۆنتترۆل نەکردنی دارایی حکوومەتەکانی ناوچەکە ئەگەر پلانی خۆیان نەگۆڕن ساڵ دوای ساڵانە پلانی خۆیان نەگۆڕن 6 مانگجارێک پلانیان نەگۆڕن بە گوێرەی حکوومەتەکانی جیهان و بانکە جیهانیەکان و دەواازەی و بەرهێنانی عێراق بۆ کۆمپانیا جیهانیەکان نەکرێتەوە قەیرانێکی گەورە بۆ عێراق دروست بەڕێ زەنوار بە کورتی وەڵام بیت تۆ سپاس دەکەم دەسەڵاتە یەک لە دوایەکەکانی عێراق سەرۆکوەزیرانی یەک لە دوایەکەکانی عێراق بۆ ناتوانن ئەم گرفتانە چارەسەر بکەن هۆکارەکەی چییە لاوازن یاخود دەستی دەرەکی نایڵە بیکەن نعم بەڵێ نعم طبعا بە دڵنیاییەوە هەردوو بابەتەکەی کە باس کرد ڕاستە کەسایەتی ناکارامە هەن کاندید کراون وەک بینیمان بەشێکیان دەڵێن من خەوتو بوو لە ناکاو بوومە وەزیری دارایی یاخود پیرۆزباییان لە من کرد وتیان پیرۆزە بووە وەزیر کەسەکە لە دەرەوەی عێراق بوو 4-5 ساڵە نەهاتوەتە عێراق ئەمانە ئەو بابەتانن ئەو ئەمە بێپلانیە ئەم وڵاتە داهاتووی نییە ملیاران دۆلار بزر دەبێت چەندین کێشە دروست دەبێت بەهۆی ئەو بێ سەر شوێن بوونە کەسانێک لە کوتلەیەکدا وەزیرەکەیان پێ دەدرێت بێ ئەوەی بە دوواداچوون بۆ کەسەکە بکەن ئەگەر ئەو کەسە ئەی شکستی هێنا دەتوانێت داهات لە وەزارەتەکەی زیاد بکات ئەمە چۆن دەبێت تەنانەت ئەو کەسانەی هاتوون کاندیدێکی دیکە دەهێنن بە مامەڵە بکەن لە پلانەکە تێبگەن داهات زیاد بکەن گۆڕانکاریەک بکەن کەسانێکی دیکە هەن بەبێ هیچ پسپۆڕیەک هێنراوت نەپێش ئەمەش هۆکاری ئەو شکستەیە ئێمە پێگەیشتووی ئێستا ئەو هۆشداری بانکی ناوەندی ئاماژەیە دەبێت داهات زیاد بکەین داهات لە بەشەکانی دیکە زیاد بکەین ئێستا حکوومەت ئەمە لە سەردەمی حەیدەر عەبادیەوە پێشنیاز کراوە ئەگەر پێشەلکاری بکرێت لە چەند ناوچەیەکی فەرمی لە پێدانی پارە بە گوێرەی ئەو پارەی فەرمی بۆی دەستنیشان کراوە لەو شوێنەی دەژین ئەمە دەبێت بگەڕێتەوە بۆ حکوومەت بۆ زیادکردنی داهات ئەمەش ببێتە بەشێک لە زیادکردنی داهات ئەگەر بانقەکان کۆنتترۆل بکرێن لە
لە پەروەردا خوێندنی باڵا لە شوێنی دیکەشدا هات هەیە دەکرێت باج هەیە پێبژاردن هەیە لە ڕێبەرایەتی هاتوچۆ ڕۆژانە دەتوان سوودی لێ وەربگرن ئەمەش ئاماژەیەکە بۆ هەڕەشەیەکی دیکە ئەمە بە گوێرەی هەواڵەکان کە ئەگەر لە سەدا سێ موچە خۆران کەم بکەنەوە ئەمە تەنیا تایبەتمەند نییە بە بابەتە داراییەکان بەڵکو بەڵە بەڕێزانوار بەڵێ بەڕێزانوار موسەوی شارەزای سیاسی لە بەختاوە لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆ شیکردنەوەکانتان بەخێرات.